بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. بنران وبسراني عزيزي بيام خوشحالين لألقيشي نوي برنامج باسو خواس بخزمتي اوي عزيز وخوشويست اگينوا خوشويستان وبرزان ألقي أمجاري باسو خواس بازگليكا ل بانگواز كردن هروها كوملك تور كتايبتمندن بابتي بانگوازي وكخواي گورا لقرآن بيروزا أفرمي أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله. كوملك مسلمان كوملك چاونترس كوملك خلشي لخو بردو ليبراو خوان ترخانه كان بو بانگواز كردن بو دينكي خواي گورا بو إسلام بو گاندني تواوي أو پیام جواناني پیغمبر صلى الله عليه وسلم با همو أو كساني كا خوان بشون كوتوي أم دين بيروزا أزانن بويا لقل خاتوني بريس خوشي عزيز من خاتو بدرية إسماعيل بانخواز هروها چالاكي مدني أم بابتا ليرا باز أكين وشيكاري بو أكين وشروفي أكين بخير بن خوشك بدرية سرچاوان عزيتان كيشاوا اگر گوزرك بكين بنيو تواوي أو آيات فرموداني كا هزار ئەوەندە ساڵ پێش ئێستا هاتوونەتە خوارەوە و باسی لێوە کراوە لە بابەتی بانگەوازکردن. هیچێک لە هەرە کارە گرنگەکانی پێغەمبەران و لە کارە سەرکەوتووەکانی پێغەمبەران داوەکردن بووە بۆ دینی خۆی پەروەردگار لەگەڵ ئەوەی کۆمەڵێک ئەشکەنجە و ئازار و ناڕەحەتی و ناخۆشیان بینیوە لە تەمەنی خۆیانە خۆیان و ماڵ و مناڵیشیان واتە دووچاری کۆمەڵک قەیران بوونەتەوە کە فعلەن قەیران بووە هەر لە دەرکردن هەر لە ئەزێردان هەر لە لێدان هەر لە بە کەمزانینی بەرامبەر ئەمە چیوە لە بانخواز ئەکا و لە بانگەواز ئەکا بەردەوام بێ لەسەر ئەم دینە و چیوا لەو کەسە ئەکا کە فعلەن هەموو شتێک بداتە لاوە و خۆی بکە بە بانخوازێک کە خەڵکی گوێ لێ بێت. بسم الله الرحمن الرحيم إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. من سباسی جنابتانە کەم بۆم دەرفەتێکە بۆ منتان ڕخسان تایبەت لەسەر کاری بانگەوازکردن کە کارێکی سەرەکی کۆمەڵگایە و هەمیشە مەفروزە هەموو بانخوازەکان خی پەروەردگار و شەرەفەمان پێ بەخشێ کە نازناوی بانخوازمان لێ بنێ و ئەو ئەهلە بین و ئەو کەسە بین و ئەو شەرەفەمان پێ بەخشێ کە بتوانین خزمەت بە چینی کۆمەڵگا بگەینی و خەڵکی وشیار بکەینەوە دینی حەقیان پێ بگەینی. طبعا بانگەوازکردن سنتي پیغمبران عليه الصلاة والسلام لآدم تاكو خاتم وكو جناب إشارة بدا طبيعتي دعو بانقواز قاندني أم دينا هستي برسيارتي برامر بمدينة طبعا قرصنا راحتا تنشندها كوسبو لمبرادو ترقي جيانيان وسنتي أم دينا جمي بنا راحتي تيبرد بقى دراسة جياني بيشين كي لآدم وتا خاتم بنا راحتي هستي هالصاون بقى عندني أم دينا. طبعا يموكو كساني كي بانخواز أقر خواي قوري إن شاء الله بأو شرفة من بيبشو بتواني إن شاء الله بإذن خواي جورا لو شونك وجود من هديني خواي تدا بيان كين وتيا زندوب كين وديني خواي تدا بجيني وإن شاء الله جهد من دوني همولا كوبان خوازك جبيتها بلنجو إن شاء الله بورجي قيامة من. طبعا بس ده بانجواز كردن إما هست وما بس معنوية كخلقي كومالجا بتاكو بكومالجا وشاب كينوا لجهالات لنفامي لهمو أو كوسبو لمبراني كرديت الرجيان لوي كإنسان لسرجيان كي أمانة وزردك على الدنيا كي تیدایە لە بێگومانە بێ بزانێ خی پەروەردگار ئەم کۆمەڵە پرسیارە لە خۆی بکە ئەم مرۆڤ ئیشی چییە وەزیفەی چییە لەسەر زەویدا ئایا بۆچی هاتوۆتە بوون و بیر بکاتەوە ئایا چۆن دەگەڕێتەوە بۆ نەبوون و جارێکی تر چۆن دێتەوە بوون کەواتە بانگەوازکردن واجبی سەرشانی هەموو لایەکمانە لە خودی خۆم و ماڵ و مناڵ و کەس و کارمانەوە دەست پێ بکەین تاوەکو دەستمان دەگا بە شوێنێک کە ئەوەندەی خی پەروەردگار توانای پێداوین و عیلمی پێداوین و بتوانین ئینشاڵڵا دەم و دەستمان بگاتە ئەو شوێنانە خەڵکی وشیارکەینەوە واجبی سەرشانی هەر یەکێک لە ئێمەیە. بەڕاستی من دەڵێم گاندنی دینی خوا بانگەوازکردن واجبە بۆ هەموو ئەوانەی کە ئەهلی عیلمن بەسە بۆ ئێمە کە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام نەک ئەهلی عیلمیش هەیە بۆ نمونە ئەندازەیەکی کەم فێری
علومی ئیسلامی دەبێ بەشێک لە قورآن فێر دەبێ بەشێک لە تەفسیر فێر دەبێ بەشێک لە فەرموودە فێر دەبێ خوای گەورە توانە و لیاقەیەکی پێدا ئەتوانێت دەعوە بکە و لەگەڵ ئەوەشدا خۆی پەروەردە دەکات پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سڵام نەیفەرمووە بڕۆ ببە بە بەحری علم دەفەرمێ بەلیغوا عنی وەلەو الآیە لە منەوە بیگەێنە گەر یەک تاکە ئاەتیش بێ نەک پێت دەڵێ بڕۆ هەموو علومی ئیسلام فێر بە پاشان دەعوە بکە کەواتە ئێمە واجبی سەرشانمانە لە سۆنگەی ئەو فەرموودە پیرۆزە شیرینەوە ئەبێ هەستی بەرپرسیارەتیمان تێدا بێ بەرامبەر بە هەموو کۆمەلگا بەرامبەر بە تاکی کۆمەلگا بەرامبەر بە خێزانە و خزم و کەسوکار خانەوادەکانمان کە دینی ئیسلام دینێکی عەزیمە دینێکی گشتگیرە دینێکی سالمە دینێکە نیزامی پڕە لە نیزام و یاسای جوان کە مەفروزە هەموو خەڵکی سەرزەوی لەی سودمەند بێ و ئێمە ئینشاءڵڵا ئیلتیزام بۆ فەرمودانەوە بۆ ئاەتانشەوە دەکەین کە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سڵام هانمان دەدات دینی خوا بگەێنین ئەوەندەی لە تواناماندا هەیە نەک بۆ نمونە خۆمان قەتیسکەین و هەر هەوڵی دیراسەکردن و بۆ دەستخستنی علم بدەین و بۆ نمونە دینەکەش بۆ نمونە علمەکەش زەکاتی لێن دەی و دەست بە هەستی بەرپرسیارەتیمانتیانە بێ خەیڕکم من تعلم القورآن وعلمه پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سڵام دەفەرمێت چاکترینتان باشترینتان پلە بەرزترینتان لای خوای گەورە ئەوانن کە قورآن فێر دەبن و پاشان خەڵکانی تر فێر دەکەنەوە ئیشی ئێمە ژەکو کەسانی بانخواز گەیاندنی کتاب و سونەیە قورآنی پیرۆز و سونەتە بەرزی پیرۆزەکانی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام و شێرکردنەوەی کۆمەلگایە بۆ جوانی و جەوهەری ئیسلام باش هەموو کارێکی مرۆڤ کاتێکە بۆ نمونە گەشتێک ئەکا بۆ شوێنێک یاخود خانوویەک ئەکڕێ بۆی تیانیشتە جێبێ واتە هەموو کارێکی ئینسان بریتیە لە هۆکار واتە سبەبێکی هەیە بۆ ئەو شتێک کە ئەیکا مەبەست لە بانخوازکردن چییە بۆ دینی خوا مەبەستان ینی بڵێن کەسی بانگەواز یاخود بانخواز چ مەبەستێکی هەیە لە گەیاندنی پەیامی خوا بۆ خەڵکان طبعا ئێمە هەدەفی سەرەکیمان ڕەزامەندی خوای پەروەردگارە خوای پەروەردگاریش لە قورآنی پیرۆزدا دەفەرمێت وەڕیضوان من الله ئەکبەر ڕەزامەندی خوای گەورە لەسەر و هەموو شتێکەوەیە ئەوە خوایەکە کە فەرمانمان پێ دەکات دەعوە بکەین پێغەمبەری ئەکرەمیش عەلەیهی سڵام هانمان دەدا هەموو غەم و هەنگاوێکمان بۆ ڕەزامەندی پەروەردگار ئامانجیشمان ئەوەیە کە خەڵکی لە خراپە دوور بکەوێتەوە بۆ نمونە من دینەکەم فێری کردووم کە چاک بم و چاکە خوازم و چاکە بگەێنم و چاکە لەسەر زەوی بڵاو بکەمەوە و خەڵکی فێری چاکەم و چاکە خوازم و خەڵکی چۆنەڵی لە بێئاگایی بە ئاگا بێنمەوە کاتێک ئێمە کە هەستی بەرپرسیارەتیمان تیا دروست بوو هەدەف و ئامانجێکمان هەیە ئەو ئامانجە ژوتمان ڕەزامەندی پەروەردگارە و ڕزگاربوونمانە لە تەوژمی جەهەنەم و شادبوونمانە بە بەهەشتێک کە خوای پەروەردگار بە چەندین نەسی خوایی باسی تعبیر لە جوانیەکانی بەهەشت دەکا خوای گەورە بەنسیب هەموو لایەکمانی بکە هەدەفی سەرەکی ئێمە یەکەم شت بۆ ڕەزامەندی پەروەردگارە و پاشان ئەو ئیمتیازە جوانی کە پەروەردگار دایناوە بۆ عەبدە بانخوازەکان و ساڵحەکان و متەقیەکان و پاراستنمان لە تۆژمی جەهەنەم و هەدەفی زۆر گرنگیشمان ئەوەیە خەڵکی چۆن من وەکو دینەکەم کە دینەکەم فێری کردم ئەوەی بۆ خۆم پێم خۆشە بۆ برای خوشکی مسلمانم پێم خۆش بێ حەزەکەم خۆ مسلمان من سەلامەت من پارێزرا و من بەهەشتی بم من مەکانەتم هەبێ من لە ئیسلام شارەزا بم بۆ بەرامبەرەکەشم ئەوە بێ کەواتە هەستی بەرپرسیارەتیمان بەرامبەر بەکاری ئەو بانگەواز دەبێ زۆر بێ من هەموو غەمم بێ چۆن بۆ نمونە کە بەهاو مەهام و گەورەی ئیسلام بزانی خۆم لە جوانی و جەوهەری ئیسلامە دۆزیەوە لە جوانیەکانی ئیسلام سودمەند بووم کەسایەتی و ئینسانێتی خۆم لە بەرنامەیەکی بێ هەڵۆ پەڵەدا دۆزیەوە ئەمەوە کەسانی دەوروبەر و کۆمەلگاش بەو خۆش و لەزەتا دەستە مستەفید بن ئێمە خۆمان بە مسلمان ئەزانین هەروەها وڵاتەکەمان هەمووی مسلمانە و تا غیرە مسلمانمان کەمە بۆ بانگەوازکردن لە وڵاتانی ئیسلامیدا هەیە بۆ هەوڵ نەدراوە کە ئەم بانگەوازکردنە بڕوا بەرەو دەرەوەی سنووری وڵاتانی ئیسلامی ئایا پرسیارەکە ئەمەیە وڵاتانی ئیسلامی هێشتاکە پێویستیان بە بانخواز هەیە هێشتاکە نیان لە ئیسلام نەگەیشتون بە تەواوی لێی حاڵی نەبوون لە تەواوی ئەو چەمکانە حاڵی نەبوون کە خوا و پێغەمبەری خوا بۆیان ناردوین و پێیان وتوین ئیلا ئەبێ ڕەسێکە بێ بۆ نمونە ئێستا ئێمە لە حەزارەتی ئیسلامی داین لە دانیشتوی سعودیە بیا دانیشتوی عێرەبی ئێستا لە سەدا 92 ئەوەندەمان مسلمانە لە حەزارەتێکی ئیسلامی داین و خەڵکی هەرچی دەمی ڕاست دەکاتەوە خۆی بە مسلمان دەزانێت خۆ پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سڵام کاتێک لە حەزارەتی ئیسلامیدا بوو سقوتی بە بانگەوازکردن نهێنا
دەفەرمی هەتا ئاخر نەفەس دوانگەوازی نەبۆ گەنجێتی نەبۆ کاتێک نەبۆ تەمەنێک نەبۆ ساڵێک نەبە زەمانێک نەبۆ نمونە تەوقیتێکی دانابێ هەتا وەکو کۆتا تەمەن دەبێت دەعوە بکرێ لە حەزارەتی ئیسلامی شاهانی پێشین و سەحابیەکان و هەموو بۆ نمونە ئەوانەی دەوروبەری پێشین دەدا کە دەعوە بکەن کە بانگەواز بکەن کە درێژە بەکاری بانگەواز بدەن ئێمەش ئێستا بۆ نمونە لە وڵاتی ئێمەدا کە زۆرینەی مسلمانە ڕاستە زۆرینەی مسلمانە بەڵام مسلمانێک هەندێکیان بە تەسکەرە مسلمانن هەندێکیان هەر بە عادەت مسلمانن بۆ نمونە ئەو ڕوکنە شەرعیانەی کە ئاینی پیرۆزی ئیسلام دایناوە یعنی تەکلیفێکی زۆر قورس نییە ئەو جانبێکی گرتووە وەکو عادەتێک وەریگرتووە ڕۆحێتێکی لەگەڵدانیە ئیلتیزاماتێکی جدی بە ئاینەکەیەوە نییە هەندێک وەخڵەوات و شتی لاڕێتێک کەڵاوی دینەکەی دەکا و بە پێچاوانەوە جاری وایە بۆن من ئاینی پیرۆزی ئیسلام سەرتۆی واجب کردو ئاسانکاری کردووە لە حاڵەتێکدا بۆنم لە سەفەرکردنا لە کاتی نەخۆشیدا لە کۆمەڵ شتەکە ڕاستانی بۆ تۆکرە بۆ ڕۆژ و بۆ نوێژ بۆچی نوێژەوە هیچ نەکردنی هەر نییە بۆز بۆنم لە قەسری هەیە جەمعی هەیە ئەمانی هەیە بەڵام ئەو تێکەڵێکە قورسێکا لە سەخۆی کەواتە هێشتا کۆمەلگاکەی مەواعی نەبووە تێگەیشتنی نییە جەهالەتە لە ڕووی ئاشنابوونی بە ئاینی پیرۆزی ئیسلام و مەفروزیشە یەک بە یەکەمان هەستی بەرپرسارەتیمان تا بێت درێژە بەکاری بانگەواز جۆری ئەو عیبادەتەی کە ئینسان ئەنجامێدا لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازی هەیە و فەزڵ و پلۆپایشی جیاوازە کەواتە ئەتوانین بڵین کەسێک نوێژەکە و هەندێک عیبادەتی کردووە بە عادەت لە لای خۆی ڕۆژانە ئەنجامێدا لەوە باشترەکە نایکە هەروەها ئەوەی کە قورئانە خوێنێ لەوە باشترەکە نایخوێنێ هەروەوەی کە ئەچێ بۆ نوێژی جومعە لەوە باشترەکە ناچێت بەڵام باگراوەندێکی ئیسلامی لەگەڵدا بێ مەبدەئێکی پاک و بوختی لەگەڵدا بێ نوێژەکەی لە خراپە بیگەڕێتەوە لە ناو ناخیدا عەقیدە و بیر و باوەڕێکی پۆڵاین هەبێ حب و خۆشەویستی لایەکی تێر تێکەڵا بە دینەکەی نەکە خۆی تووشی شەریکدانان نەکە سیلەی ڕەحم جێبەجێ بکە ئەمانە ئەوە گرنگە لە مەدرسەیەکی ئیسلامیدا پەروەردە بوو بێ ئەوە گرنگترینە ئەو کەسەی کە بۆ نمونە نوێژ دەکا ڕۆژوو دەکرێ عیبادەت دەکا لای پەروەردگارەوە بۆ خۆی هیچ حقوقێکی نافەوتێ ئینشاڵڵا لایەنەکانی تری کە فەرامۆش دەکا هەر لایەنێکی ترەوە خۆی پەروەردگار بۆ خۆی بەعەدلی خۆی یەکلایەکاتەوە بەڵام کەسێک بەدرێ بەدلەوەی کە ئینسان وەکو لاپەڕێکی سپی وایە بەپێی ئەو ژینگەیە پێ ئەگا هەتا یەکێک لە زانایانی فەڕەنسا ئەوەی وتووە پێما بێ ئەرستۆیان ئەفلاتۆنە بەباشی نەیزانم بەڵام ئەم لاپەڕە سپیە خۆی لە خۆیە تەتەور بە خۆی ئەکات واتە خۆی گەێنێتە قۆناغێکە لە هەموو شتێک ئەگا هەست ناکەی کۆمەڵگەی ئێمە واعیە و ئێستا لە کۆمەڵێک بابەت ئەزانێ هەتا مەسەلەن بابەتی ئاینی ناڵێم بابەتەکانی تر ئەڵێم غەیری شتی ئاینی لە هەموو شتێک لە تەکنەلۆژیا لە مۆبایل لە کۆمپیوتەر لە ئەنتەرنێت لە هەموو ئەمانە ئەزانێ بەڵام زۆعفی هەیە لەلایەنی تەسلیم نەبووە تەسلیم بە واقعانە بۆ ناتۆتە نابازنەی ئیسلام لەزەتی ئیمانی وەرنەگرتووە من ئەگەر یەک نمونەت بۆ بگێڕمەوە لە دووەلی عەرەبی لە ناو حەزارەتێکی ئیسلامیە کە جەنابەت درێژە باز لە مۆزوعی درێژدەدان بەکاری ئەو بانگەواز و لە ناو حەزارەتی ئیسلامیدا ئێمە بۆ نمونە لە سەد ئەوەندەمان موسڵمانە من حەدەسێکی زۆر زیندوم لەلایە ئافرەتێک لە تەمەنی 14 ساڵیدا لە ناو حەزارەتی ئیسلامیدا لە دووەلی عەرەبیدا کاری ئەو بانگەواز دەکات لە ژینگەیەکا پەروەردە بووە بنەماڵەکەی هەر هەمووی ئەهلی دین و مەدرسەیەکی ئیمانیانیان هەبووە لە مەدرسەیەکی زۆر دیندارانە پەروەردە بووە لە تەمەنی 14 ساڵیدا دەست دەکا بەکاری دعوە بانگەواز ئەم ماڵە سەرمایەدار بوون خادمێکیانە بۆ خادمەکەیان بۆ نمونە بتپەرستێک بووە کاتێک ئەم کچە دێتە ناو بازنەی ئیسلام بۆیە گەنج عادەتەن شەوق و زەوقێکی هەیە کاتێک دێتە ناو بازی ئیسلام ئیتر حەز دەکا هەموو بۆ نمونە بە پلەبەندی هەموو قۆناغەکان ببڕێ بگاتە لوتکەی قەناعەت و ئەوە وەرچەرخان دروستکە ئامانجگەلێکی ئامانجانە بێنێتە دی خۆی دروستکە خۆی پێ بگەێنێ خەڵکی تێ بگەێنێ عادەتەن گەنج شجاعەت و بوێری و ئازایەتی و بەقوتێکی تێدایە ئەم گەنجە لە تەمەنی 14 ساڵدا سەرکۆنەی دایک و باوکێکە ئێوە ئەم خادمەتان تاسە دینی نییە ئەو شتانەی لە بەردەستمانە خواردن دروستکردنش مەفروزە بە ئاگای بێنینەوە کە خادمی ئێمەیە ئەڵێ ئێمە چەند ساڵە لامانە دڵمانە دڵی بشکەین و زۆری ناکرێت لە دینە بە حجەی ئەوەی کە خوا فەرمێ لا ئیکراها دین ئەفەرمێ بۆ منی بەجێ بێڵم بەسم لە ناو حەزارەتی ئیسلامیشدا بووە کاتێک ئەم گەنجە دەچێتە مەطبەخەکە بۆ چێشخانەکە لە ناو ئەو ژینگە دیندارەشا پەروەردە بووە لێ ئەپرسێ کۆمەڵە قسە و دەستەواژەی جوان و حب و خۆشەویستی و ڕێز و تەواضع نواندن و ئەڵێ من یەک داوات لێ کە مسلمان بە بەس مسلمان بوونی ئەوان تەنها لا إله إلا اللهێکی سادە و ساکار نییە ئەوان دنیایەک لە واتایان هەیە دنیایەک لە واتا بەم لا إله إلا الله بە ئەوان دەبەخشێ دنیایەک معنەویات دنیایە گۆڕانکاری بە کاملی گۆڕانکاری لە ژیانی خۆیاندا دروست دەکەن پاشان ئەم گەنجە دەست دەکا بە دعوە بانگەواز لە 14 ساڵیدا درێژە دەدات بە دعوە بانگەوازی قەدەری خوا لە قیمەی گەنجی خوای گەورە نەخۆشیێکی بۆ دەنێرێ بە بۆنەی نەخۆشیەکە و دەبرێت بۆ دەرەوەی وڵات لە ئەمریکا کاتێک ئەم دکتۆرە دێ چارەسەری نەخۆشیەکەی بۆ دەکات مامۆستا مەحموود لە کاتی
چارەسەرکردنی نەخۆشیەکە ئەم دکتۆرە دێت ئەم مناڵە گەنجە لە کاتی بڵین ئەم گەنجە تازە پێگەیشتووە لە کاتی بۆ نمونە چارەسەرکردنیدا هەموو غەمە لە لای کاتێکە ئەم دکتۆرەیە خوای گەورە پلەیەکی بەرزی پێداوە لە ناو بازی ئیسلامدا تەمەنی بازاڕ دەڕوا هەموو غەمێتی چۆن من وەکو ئیقامە حوجەیەک هەستی بەرپرسیارەتیم هەیە ئەم دینا لەم دکتۆرەم نەگەێنم کە طبعا ئەم دکتۆرە متحیر ئەمێنە لە غیرەتی لە سەبری لە شکرانە بژێری لە عیبادەتی لە کاتی خۆیدا هەموو جوخۆی دین بانگەوازکردن دین کردارێکی جوان پیشانی خەڵک دە خەڵک دیندا شیرین دەبێت بۆیە ئێمە کاتێک کە تەمتیلی ئیسلام دەکەین دەبێت جوانی و جەوهری ئیسلام پیشانی خەڵک دەین و مەفروسیشی خەڵکی لە جوانی و گەورەی ئیسلام و سەیری ئیسلامکان نەک لە کەسێک کە غەڵەتی هەیە طبعا کاتێک ئەم دکتۆرە دێ عیلاج و چارەسەری بۆکە تەکلیفی لێکا مسلمان بێڵێ من 4 ساڵ لە حەزارەتی ئیسلامیدا لە سعودیە دکتۆرە بووم یەکێک پێی نەوتم وەرە ببە بە مسلمان بەس مادەم تۆیەکی گەنج ڕۆحی هاوکاری تێدایە و هەموو غەمت هەیە بۆ من ئەوە بەڵێنت پێدەدەم مسلمان بە دوای داستافەکەی هەموو مسلمان دەبێت 20,000 کە لە سەردەستی مسلمان دەبێت کەواتە ئێمە هەموو کاتێک لە هەر شوێنێکی دنیا دابین لە دەریا دابین لە بیابان دابین لە شار دابین لە شارۆچکە دابین لە گوند دابین لە هەر شوێنێکی دنیا دابین ئەبێ دینی خوا درێژە پێ بدەین و ئینشاءڵڵا ببینە بە چرایەکی ڕۆشن بە ئیزنی خوای پەرگار ڕووناکەرەوە بین دینی خوا بە هەموو گون و قوشبنێکی دنیا بگەین ئینشاءڵڵا چۆن بتوانین بانگەوازی دروست وەربگرین کە بریتی بێت لە کتاب و سونە واتە لا نەدەین لەم ڕێگە ڕاستە طبعا ئێمە کاتێک کە خۆی پەروەردگار هیدایەتی داوین ئاشناکردن بە ئاینی پیرۆزی ئیسلام لەسەر ڕاستە شەقامی ئیسلامین الحەمدولillah پەروەردەکراوی ئەو ئیسلامە بێ هەڵەوپەڵەین ئیسلام دینێکی شاملە دینێکی بێ هەڵەوپەڵەیە دینێکە خۆی پەروەردگار ئەمری پێکردوین ئێمە کاتێک لەسەر زەویدا دەژین لەسەر ئەساسی کتاب و سونە ژیان بەسەربەرین ئێمە دوو منهەجی سەرەکیمان هەیە قورئانی پیرۆز لەگەڵ فەرموودە بەرز و پیرۆزەکانی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام دروست نییە بە هیچ شێوەیەک هیچ فکرەیەکی تر هیچ ڕێبازێکی تر هیچ بیدعەیەکی تر هیچ خورافاتێکی تر هیچ بۆ نمونە بەناو ئاینێکی تر تێکەڵاوی ڕێبازەکەی خۆت بیر و باوەڕەکەی خۆت مەبدەکەی خۆت بکەی ئێمە ڕێز و تەقدیرمان بۆ هەموو مەدرسەیەکی ئیسلامی هەموو مەدارسێکەیە کە بۆ نمونە ئیدعای ئیسلامەتی دەکەن بەڵام ئێمە دینەکەمان وای فێر کردوین لە چوارچێوەی کتاب و سونە دەرنەچین دووربین لە خورافات دووربین لە بیدعا ئێمە الحەمدولillah کۆمەڵێک شوێنمان خوای پەروەردگار زەمینەی سازاندووە کۆمەڵێک شوێنی حەیوی زیندوومان هەیە ئەگەر خەڵکی ئەهلی علم بێ تەماحی هەبێ بۆ فێربوونی علم و هەوڵی ئەوە بدا کە عیلم بەدەست بێنێ شوێنمان زۆرەکە بچێ لە چوارچێوەی کتاب و سونەدا خۆی بگەێنە خۆی تێبگەن بێتە داعیەک الحەمدولillah چەندی سنتەرمان هەیە چەندین ئافرەتمان هەیە و کەڵە دائیمان الحەمدولillah چەندین قراءاتی هەیە ئافرەتی مفەسیرمان هەیە ئافرەتمان هەیە لە علومی قورئانە لە علومی تەجویدە لە علومی حەدیثە لە علومە شەریعەکانە شامل و کاملە ئەتوانی بۆ ڕوو لە مەدارسانە بکەیت و شوێنی تایبەتمان هەیە کە قسەی خۆتە لەبیر بێ حەزەکەم ئەو بابەتانە باز بکەی بەڕاستی بەڵام هەندێک جار ئافرەتان هەست ناکەی زیاتر پێویستیان بە بانگەواز و ڕێنمونی و ڕێنماییکردن و دووبارە وتنەوەی شتەکانە لەسەری واتە زووتر مەسەلەن شتیان بیر بچێ زووتر بیریان بخەیتەوە کە چکە ئەوان هەندێک جار ئافرەت کەمتر دەرەوە ئەبینێ کەمتر ئەچێتە ناو خەڵکی کەمتر زیاتر لەلایەن ئێوە وەکو بانگەواز وەکو بانگخواز ئەتوانن ئەو پەیامانە بگێنن طبعا ئێمە بە حکمەوەی لە ناو ژینگەی ئافرەتانین من ڕێز و تەقدیری تەواوم بۆ قسەکەی جنابەت هەیە پێچەوانەکەی دەبینم ئافرەت خاوەنی ئەطفا دڵێکی نەرمی هەیە ڕۆحی هاوکاری زیاتر تێدایە ئەو مەداریسانە ئەو شوێنانە ئەو سنتەرانە ئەو ڕێکخراوانەی ئێمە کاری داوای تێدا دەکەین لە ڕووی گەنجەوە لە ڕووی تەمەنی وەسەتەوە لە مێرد منداڵەوە لە مناڵەوە لە ئافرەتی بەتەمەنەوە لە ئافرەتی بە ئەزمون و بانخوازەوە هەر هەمووی ڕۆحی فیداکاری تێدایە من ئەڵێم ئافرەت ژینگەی لەبارترە بۆ وەرگرتنی دین و بەگەاندنی دین و فێربوونی علمیش زیاتر جوانە مەبەستەکەی من زیاتر لەوە بووتم ئافرەت مەسەلەن کەمتر دەرەوە ئەبینێ و کەمتر ئەچێتە وەکو پیاو نییە بۆ نمونە پیاو جاری وا هەیە لە بەیانیەوە تاوەکو ئێوارە لە دەرەوەیە ئاشنا ئەبێ بە کۆمەڵێ مەسائل لەوانە 5 فەرزە جاری وا هەیە پیاو لە مزگەوت تا تەواجودی ئەبێ ئەمە خۆی بۆ خۆی شەحنبوونەوەی ئیمانە تۆ نوێژ بە جەماعەت بکەی سەردانی خەڵک بکەی بچی بە کۆڕ و کۆبوونەوەیە جاری وا هەیە ئافرەتێک لە ماڵەوە پیاوەکەی نایڵە بڕوا بۆ کۆڕێکی بانگەوازکردن یعنی لایەنە سەلبیەکەی ئەم ڕووە کە ڕووی ئافرەتە چۆن بتوانێ پەرە بەخۆی بدات چۆن بتوانێت بێتە دەرەوە لەو سنوورەی کە بۆی دانراوە
بەس خۆلایانی پیرۆزی ئیسلامە هیچ کاتێک ئیسلام ڕێگر نەبوو لەوەی ئافرەت بۆ نمونە بەشداری هەموو ئەوانە بکە کە جەنابەت ئیشارەت پێدا خۆی پێ بگەێنێ بێ بە ئەهلی عیلم ڕووی لە مزگەوتەکان بکە بڕاتە کۆڕ و سیمینار و ڕۆکشۆپ ئەوەی کە پیاوێک ژنەکەی قەتیس دەکا خۆی تاوانبارە لەوەی کە بێگومان ئەگەر هەر بچێتە هەر کۆڕ و مەجلیسێکی مناڵ ئیمانیەوە خۆی و ماڵ و مناڵی خۆی گەورە مەلایکەت بۆی پەروەردە دەکات و یعنی سبحان الله جەوێکی کەشوهەوایەکی ئارام بۆ خێزانەکەی دەستە بەردەبێ من ئەڵێم زەرەر لە خۆیدا ئەو برایە ئەو باوکە هەر ئەو مێردار کەسێکە بۆ ژنەکەی قەتیسکە بەس من دەڵێم ئافرەتان مەفروض ئەو هەلە بقۆزنەوەی ئێستا الحەمدولillah کەشوهەوایەکی ئەمن و ئارام لە ئارادایە زۆر مەدارسی فێربوونمان هەن بۆ ئەوەی ئافرەتەکانمان پێ بگەن بە حکمیەوەی الحەمدولillah لە ساڵی ئێستا لە 2009 سنتەری حکمە دامەزراوە لە هەموو شار و شارۆچکەیەکە لەقی هەیە الحەمدولillah بۆ نمونە هەر لە شاری سلێماندا لە 2000 زیاتر تەڵەبەی تێدایە چەند سەد مامۆستا الحەمدولillah تێدا پەروەردە بووە دێ ئەتوانێت ئافرەتانە ئەگەر تەماحی فێربوونیان هەبێ ڕوو لە ئەو شوێنانە بکەن بۆ نمونە چەندین لقی خوشکان ڕێکخراوەیمان هەیە لقی خوشکان کە خولی هاوینیان هەیە خولی فێربوونیان هەیە یا چەندین مەدارسی شەرعیمان هەیە چەند مامۆستای بە ئەزمونیان تیا لە ئافرەتان و لە پیاوانیش ئەتوانن خۆیان پێ بگێنن هەر ئافرەتێک هەمی بێ و ئەگەر بۆ من لە حاڵەتێکدا قەتیسیش کرا بێتوانێ لە هەر ڕوویەکەوە ئایا بۆ نمونە لە یوتیوب دەگەڕێ ئایا لە کەناڵی ئیعلامیەکان دەگەڕێ لە بۆ نمونە لە هەر مەبەستی بێ لە هەر کەناڵێکەوە بێتوانێت سوودمەند بێ لە بابەتی پەروەردەی لە بابەتی ئیمانی لە بابەتی خێزان لە هەموو بابەتێکەوە توانێت سوودمەند بێ بەس ئەوەندە دەڵێم ئافرەتان با قەتیس دەبن ڕوو لە ئەو شوێنانە بکەن کە دینی خوای تێدا بەیان دەکرێت دەگەێنرێ دڵنیابە بەدەستی پڕ لە خەرمانەوە دەگەڕێتەوە هەم بۆ دنیای هەم بۆ دواڕۆیش کەس هەیە لە کاری بانکخوازیدا مەبەستی تری هەبێت جگە لە کاری بانکخوازی والله جا ئەمە دیراسەمان کرد بە پێچێ کۆمەلگاکە ئێمە ئەنواع طبیعەت و ئەنواع جۆر و ئەنواع مەبدە و ئەنواع بیر و باوەڕی تێدا بێ لە ئانی پیرۆزی ئیسلامە هیچ کاتێک ڕێگە بەوە نەدراوە دین بۆ بەرژەوەندی بۆ مەسلحەت بۆ پلەپایە بۆ نمونە بۆ کەسایەتی و شخصیات دەرکەوتن بۆ هەندێک حاڵەتی بۆ نمونە سوودمەندبوون بە شەخص ئەوە بە هیچ شێوێک لە ئانی پیرۆزی ئیسلامە ڕێگە نەدراوە هەیە بۆ نمونە هەیە جۆرێک لە ئینحرافاتی فکری هەیە بۆ نمونە لە دژی مسلمانان قسە دەکا بۆ نمونە هەموو مەداریسێکی ئیسلامی پێ ڕەفسە ئەمە بەڕاستی لە ئانی پیرۆزی ئیسلامە جێگەی نابێتەوە بە پێی فەرموودە و بە پێی نەسی خوای پەروەردگار دژایەتی ئەو جۆرە کەسانە ئەو جۆرە فکران دەکات چونکە وەکو مسلمان هەموو مسلمانێکمان خۆش دەوێ و یەک جەستەین هەر مسلمانێک لەو پەڕی دنیادا خۆشبەخت بێت و خۆشبەختی ئازار بنوێشێت و ئازار دەنوێشی دینی ئینسانی بانخواز ئینسانی ئیماندار بەوە ئیمانی دامەزرا بەوە کامڵە بەوەی تۆکمەیە بەوەی سوودی هەیە بۆیە سوودمەندی قیامەتە کاتێک کە زمانی سەلامەت بێ و دەمی سەلامەت بێ پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سڵام فەرمێ مسلمان ئەو مسلمانێک کە لە دەم و دەستی سەلامەت بی من بە تا ئێوارە ئیدعای بانخوازی خۆم بکەم کە بانخوازیەکەم لەگەڵ کەسایەتیم لەگەڵ مەبدەم لەگەڵ بیر و باوەڕم نەگونجێ یاخود خلافی ئیسلام پێشکەش بە خەڵک بکەم یا بۆ بەرژەوەندی خۆم بەکاری بێنم یا پاشقل لە ئیسلام و مسلمانان بگرم یا هەموو کەسێکم پێ غەڵەت بێ خۆم پێ ڕاست بێ ئەوە شتێکی بەڕاستی حاشا هەڵنەگرە و بە هیچ شێوەیەک لە ئاینی پیرۆزی ئیسلامە جێگەی نابێتەوە ئێمە هیچ کەسێک گومانی لەوە نییە و باش ئەزانێت کە دینی ئیسلام دینی خوای پەروەردگارە و نردوێتی بۆ ئومەتی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ ئەوەشە شەیتانێک هەیە کە زاڵە بەسەر ئینسانەکانەوە هەروەکو لە نەسی ئاەتا هاتووە کە شەیتان داوا لە خوای پەروەردگارەکە لە سوورەتی سادا قال ربي فانظرني إلى يوم يبعثون قال فإنك من المنظرين أو تو أهيلموا قال فبعزتك لأغوينهم أجمعين إلا عبادك منهم المخلصين هم للرلا أدم إلا أو كسان نبيك خالصا مخلصا بوتو كاركا زور جاربيني ومانا بانخواز هەبووە لە ڕێگە لای داوە بۆتە کۆسب بۆ ئەم ئیسلامە واتە کارێکی کردووە مەسەلەن کلێنێکی دروست کردووە لە کاری بانخوازی هەروها کلێنێکی لەناو ئیسلامە دروست کردووە کە هەرگیز کلێن لە ئیسلامە دروست نابێت چکە ئەمە دینی خوای پەروەردگارە و خۆی وعدەوەی داوە کە سەریخە چۆن بانخواز بتوانێت خۆی لەم لادانە بپارێزێ و ئەو کەسانەی کە گوێگری بوون و لە کۆڕ و کۆبنەوەیە دانیشتون چۆن بتوانن وەک ئەویان لێنێت من وەکو مسلمان بۆ نمونە کاتێک شوێن ئاینی پیرۆزی ئیسلام کەوتوم لە هەر مەدرسەیەکە پەروەردە بوو بم هەر دافعێک هەبوو بێ یاخود هەر هۆکارێک هەبوو هەر وەسیتێک هەبوو بێ کە منی گیاندی بێتم ئاستە و پەروەردەی کردبێتم ئایا مامۆستاکەمە ئایا پێشەنگەکەمە ئایا پێشەواکەمە ئایا ئەمیرەکەمە هەر شتێکە ئەوەندە لەگەڵی دام تا لە کیتاب و سونە لانەدا تاکو تووشی ئینحرافاتی فکری نەبێ
تاوەکو بۆ نمونە بە غەیری ئاینی پیرۆز ئیسلام مامەڵە نەکە. بۆ نمونە بۆ پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵام دەفەرمێ ئەوەی دێنە ناو بازنەی ئیسلام زۆرن بە پۆل دێن، بەس ئەوەی کە تووشی بەرگەگری دەبێت و بە بەسابەتی دەبێنێتەوە لەسەر ئاینی پیرۆز ئیسلام لە نیوەیدا تووشی پسان و مەلەل دەبێت. یا بۆ دەفەرمێ هەندێک عالم هەن، هەندێک بانخواز هەن بە ناو جەهەنەمدا ڕێخۆڵەکانیان ڕادێکێشن، خۆ پێشەوایەتی کۆمەڵە کەسیان کردووە، بۆ نمونە ئیسلامیان بە حساب بە خەڵک ناساندووە، ئیدعای بانگەوازیان کردووە، بەڵام لیان تێکچۆ لیان شێوا و دنیا و خۆشیەکانی دنیا جوانیەکانی دنیا و مەسلحەتی خۆیان تێکەڵ بەکاری بانگەوازەکە کردووە. ئەوانەی کە بۆ نمونە بۆ بەرژەوەندی و بۆ ناو شورەت و بۆ هەندێک حاڵەت کار دەکەن هەر لە دنیادا خێر و سابەکەی خۆیان وەردەگرن، ئایا ناو شورەتە، ئایا مەکانەتە، ئایا هەر نازناوێت کە بەدەستی دێنێ، بەڵام لە قیامەتدا ئەوە حاڵەکەیەتی کە پێغەمبەری ئەکرەم باسی لەوە دەکا خوا پەنامامدا نەمان کاتە پێشەوای کە ڕووخاڵەکانمان بە جەهەنەمدا ڕابکێشین. کەواتە ئەوانەی کە لە دەورە بەرینی ئەوانەی مەبدەئین لەگەڵیان ئەبێ واعیتر بن لەوە. من ئەڵێم ئەوەی کە پێشەوام و ئەمیر ئەوەندە لەگەڵیم تا لەسەر ڕاستە ڕێگەی ئیسلامە. من کاتێک ئەو وەسیتە بۆ من بۆ ئەوەی کە بێمە ناو بازنەی ئیسلام خالیسەن مخلیسەن لەبەر خوا شوێنی دەکەوم. لە ئاینی ئیسلام لایدا بۆ خڵەواتی تێکەڵاوی ڕێبازەکەی کرد، هەندێک بیر و باوەڕی غەیری ئیسلامی تێکەڵ بە بانگەوازەکەی کرد، دژی ئیسلام و مسلمانان دووە، دەستنوێژێکی کرد خەتای گێڕای بۆ مسلمانان و بۆ نمونە محاربە ئیسلامیەکان. ئەبێ ئینسان لێرەدا بە ئاگا بێتەوە بەخۆی بزانێ، لێرەدا ڕەفسی بکە شوێنی نەکەوێ و بۆ نمونە ئەگەر تابعی بوو کەواتەوەش لەگەڵ گوناهەکانی بەشدارە، بەڵام ئینسانیش کاتێک کە بە وەفا بێ بێوکو تەلەبەکانی شەیخی سەنعان بێوکو ئیقامە حجەیەک بە ئاگای بێنێتەوە، بە ئاگاش ناتەوەی تروازی لێ بێنێ و شوێن حەق و ڕاستیەکەی خۆی بکات. جاری وایە کێشەکە ئەوەیە کە من بۆ نمونە گوێم لە بانخوازێک گرتووە ڕێنمونی مەکا بۆ کاری باش کە شتێکی خراپ ئەبینم ئەڵێم ئەو وابێ من بۆ وانە بم، یان ئەو مەسەلەن ئەو هەڵەوپەڵەیی کرد من چیم لە ئاستی ئەویان لە مستەوەی ئەوە با منیش بیکەم. ئەمە فعلا نەخۆشیێکی گەورە و کوشندەیە سا لە ناو خەڵکیە هەیە، ینی بۆ ئەبێ مەسەلەن عیبرەت وەرنەگرین لە خراپەی خراپەکارێک، بۆ ئەبێ ئێمە چاوی لێ بکەین. جوانە وەڵا جا ئیسلام طبعا ئینسان کاتێک کە بانخوازە ئینسانە نەفسی هەیە، معرضە بۆی هەڵە بکە، معرضە بۆی لا بدا، معرضە بۆی تووشی دنیاویستی بێ، معرضە تووشی خەتە ببێ. شەیطانیش بەناو دەمارەکانی ئینساندا دێت و دەڕوات لە پڕ شوێنێکی جەستەیە خۆی حەشاردەدا و بە لێزانی خۆی دەستی خۆیەوە شوێنێ. بەس من دەڵێم کاتێک کە بۆ نمونە کەسێکی بانخواز هەڵە دەکات نابێ من ئیسلام لەلام بێتە دیمەنێکی ناشرین یا ئیسلام خەتابار بکەم، من با لە گەورەی و جەوهەر و جوانی ئیسلام و سەیری ئیسلام بکەم، نەک منێک کە بانخواز غەڵەتم هەیە خەڵکی لە منەوە غەڵەتەکە بە ئیسلام بۆ نمونە غەڵەتەکە بخاتە باڵ ئیسلام. بەدەر لەو ئەجر و پاداشتێک کە بانخواز دەسی ئەکەوێت لە کاری پیشەی خۆی لە گەیاندنی ئەم پەیامە جوانە، هەست ناکەی لەو لاوە دووچاری کۆمەڵک ناخۆشی و ناڕەحەتی ئەبێتەوە و مەسەلەن وەکو ئێمەمانان ئازاد نابێ چێتە نێو بازار بۆ خۆی وەکو ئەو خەڵکە لە شوێنی گشتیا دابنیشێ مەسەلەن نان بخۆیان کۆمەڵک شت بکە پەنجەی بۆ درێژەکرێڵەوە چۆنە بێ مەسەلەن عیبە ئەو بۆ دانیشتووە مەسەلەن لەسەر جادەیە شت ئەخوایان چایەک ئەخواتەوە یان شتێک ئەکا. ئەمە تا چەند فعلەن لەمپەر و کۆسپ و تەگەرە بۆ ئەم بانخوازە وای لێ ئەکا لە کاری بانگەوازکردن سارد ببێت. بەزەوە ناواعیبوونی کۆمەلگایە، ئەو مرۆڤ مافی خۆیەتی بخوات بخەوێ سەفەر بکە، هەموو ئەو شتانی باست کرد لە باخچەدا بوونی هەبێ بۆ ئەو فەراغە بۆ خەڵکی چۆڵ بکە، بۆ منە سەیرانگاکان چۆڵ ببێ و ئەموکو بانخوازێک لەویە جەماعەتێک دانەمەزرێنێ، بۆ سیمایەکی جوان پێشکەش پیشانی خەڵک نەدا. بۆ نمونە جارێک خوشکی گەڕایە وتی هاوسەرم داعی بوو، میانمان هات وتی مامۆستا بانکە، میانەکەوت مەڵام مامۆستا بە میوانەکەون مامۆستا خەوتوتی بۆ مامۆستا ئەخەوێت، یعنی خۆ مەلایکەت نییە، یا میوەمانداوەتی بۆ مامۆستا میوەش ئەخوا، کەواتە ئینسانین و پێویستیمان بە هەموو ئەوانە هەیە کە جەنابەت ئیشارەت پێدا. هیچ کاتێک ئەوانە بەس لە چوارچێوەی ئیسلامە جێگەی ببێتەوە، حدودەکانی شەرع پارێزراو بێ، نەبێ بەبار بەسەر خەڵکەوە، تەمثیلێکی ناشری پێشکەش بە خەڵک نەکا، نیشانی خەڵک نەدا. هەموو شتێکی طبیعیە ئینسانی داعیەش مافی هەموو ئەو خۆشی و لەزەت و ئارەزوانەی هەیە کە خوای گەورە بۆ مرۆڤ مسەخەر کردن. هەموو ئینسانێک ئەتوانێت بانخواز بێ یان بانگەوازکردن تایبەتە بە کۆمەڵک خەڵکەوە. هەموو ئینسانێک دەبێت لە جێگە و پێگەی خۆیەوە هەستی بەرپرسیارەتیدا بە بانگەوازکردن، لە کەسێکەوە بۆ کەسێک دەگۆڕێ، لە ژینگەیەکەوە بۆ ژینگەیەک دەکۆڕێ، لە ها چۆن فتووە بە پێی مەکان و زەمانە، داوە و بانگەوازیش بۆ نمونە بە پێی مەکان و زەمانە و بە پێی علم و توانای و لێهاتووی کەسەکەیە. بۆ نمونە جاری وایە لە گوندێک
دعوە جۆرەکەی جیاوازە لە شارێک لە جیاوازە لە شارۆچکەیەک جیاوازترە و طبیعەتی چۆن لەسەرمی پێغەمبەری خوادا بوون من عرابیەکان جۆرێک بوون و سەر و قەبیلەکان جۆرێکی تر بوون و بە پێی طبیعەتەکان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دعوەی دەکردن مرۆڤەکانیش دەبێ بۆ شێوەیە ئاراستەی دعوەکان بگەێنن و من کە دەڵێم لە هەر شوێنێکی دنیادا بن ئەبێ ئینسانەکان هەستی بەرپرسیارەتیان تێدا بێ مناڵەکەیەتی لە مناڵەکەی خۆیەوە دەست پێ بکات هەستی بەرپرسیارەتی تێدا بێ ئەم مناڵە چۆن گۆش بکە چۆن جوانی ئیسلامی تێبگەێنێ چۆن ڕامی بێنە لە نوێشکردن چۆن پایەکانی ئیسلامی فێر بکە چۆن ئیسلامی لا خۆشەویستکە چۆن جوانی و گەوهەری ئیسلامی پیشان بدە و چۆن محەبەت و عەشق و خۆشەویستی خوا لە دڵیدا بچەسپێنێ ئەمانە وەزیفەی دایکێکە بۆ ڕۆڵەکەی کەواتە ئەوە دەعوەیەکە کاری جوان پیشان بە مناڵەکەیدا دەعوەیەکە هەموو سجود و ڕکوعێکی کە درێژەی پێدەداتە کۆ دایکە منی ئەمە سەدەقەی جاریە بۆ دایکەکەی دەعوەیەکە خۆ دەعوە تەنها ئەوە نییە تۆ دانیشی لەسەر منبەرێک و تار بدەیت کردداری جوان هەستکردن بە بەرپرسیارەتی ڕۆحی یاوکاری لێبوردەیی بەدەمەوە چوون کێشەی چارەسەرکردنی کێشەی خەڵک بەدەمەوە چوونی خەڵک مەعاناتەکانی خەڵک تێکەڵابوون لەگەڵ کۆمەلگادا ئەمانە هەموو کاری دەعوە بانگەوازن دەعوە بەرتەسک نەکەنە لەو تاردان و تەنها قورئان بە خەڵک گوتنەوە دەعوە گشتگیرە هەموو کردارێکی ئینسانی بانخواز ئینسانی مسلمان ئینسانی ئیماندار دەعوە بانگەوازە هەموو هەڵسوکەوتێکی هەموو سەلامکردنێکی هەموو خەندەیەکی سەرلێوی هەموو ئاکارێکی جوانی هەموو ڕەوشتێکی وەهایەکی جوانی دەعوە بانگەوازە کەواتە هەموو ئینسانێک دەتوانێت بە پێی ئاست و مستەوای بە پێی تەمەنی چنێک علمی پێ ئەوەندە دەعوە خوای گەورە تەکلیفی لێکات چنێک مستەوای پێ ئەوەندە خوای گەورە تەکلیفی لێکە و چنێک ژینگەکەی لەبارە خوای گەورە ئەوەندە تەکلیفی لێکە بەڵام کەم تەرخەمیشنا چکم خوای گەورە پێمان دەفەرمێ وقفوهم إنهم مسئولون ڕان بگرن ئەمانە بەرپرسن بە ئەندازەی ئەوەی کە دەفەرمێ لە ئاەتێکەوە بیگەێنن چ جای ئەوانەی کێمە الحەمدلله هەر ئێمەمان خوای پەروەردگار بەشی خۆمان ئەوەندە تاقی پێداین بتوانین خەڵکی وشیار بکەین ئێستا من ئەمە پرسیاری خۆم و ڕنکەی خەڵکیش ئەمە بڵێ بۆ بانخوازی ئافرەت کەمە ئافرەت دەبێن پێچێوانەی بینم طبعا لەناو حەزارەتی ئیسلامی عفوا ئێمە لە زۆر جار مەسەلەن لە ڕێگەی کەناڵی ڕاگەیاندنەوە یان لە ڕێی سەنتەرەکانەوە یان لە ڕێی هەروەکو جەنابەت باس کرد سەنتەری حیکمەوە مەسەلەن ئەبینین جاری وا هەیە لە مانگێکە 5-6 کۆڕ بۆ پیاوێک ئەجێڕێ بەڵام ئافرەتێک نییە مەسەلەن ئەو کۆڕانە بەڕێوە ببا کە خودی کۆڕەکەش بۆ ئافرەتانە ئەمە هۆکارەکەی چییە؟ طبعا هەرگەر دیراسی مێژوو ئیسلام و فوقەهاکان بکەین غیابی ئافرەت هەبووە ژینگەی طبعا ئافرەتیش زۆر جێگیر نەبوو کۆمەلگا ئێمەش تا ئاساوەندە لەبار نیە ئافرەتان تا ئاسا بەو شێوە ڕەهاییە چایان بکرێتەوە و هەندێک خێزان و خانەوادە و بیئە پێی بەڤەیە لە کەناڵە ڕاگەیاندنەکان ئافرەتەکانیان دەرکەوێ یاخود وێنا بکرێ و ڕسمی بگیرێ یاخود بۆ نمونە توانا و تاقەیەکی زۆری هەیە و تواناکەی کپ کراوەتەوە لەلایەن وەلی ئەمرەکەیەوە ئەمە زوڵمێکە لە خودی ئافرەت دەکرێت بەڵام من ئێستا بە فەزلی خواوە ئەوەی دەیبینم جەنابەت ئیشارەتت بۆ نمونە بە سەنتەری حکمەتدا یاخود ڕێکخراوی لقی خوشکان هەموو لقەکان یا هەر بۆ نمونە چالاکێکی بواری خوشکان بێ زیاتر ئێستا ئەوەی من دیراسی دەکەم ئافرەتان بەکارێن لە سنتەری حکومەت جارێک پیاوە جارێک ئافرەتە سەرەتان بۆ دانەوە بە تەدریجی الحەمدلله ئەو قیاس و بۆ نمونە حاڵەتانەوان تێپەڕاندووە بۆ نمونە جاری وایە پیاوێکە جارە دوو جار ئافرەتەوە جارێ پێچەوانەکەژە بێتەوە الحەمدلله کۆمەڵە ئافرەتانێکمان هەن بوێر ئازاد چاونەترس بە غیرەت و ئەهلی علم بۆ نمونە ئێمە الحەمدلله بۆردێکی شەرعیمان هەیە هەمووی ئافرەتن لێکۆڵنەوەی بابی شەرعیەکە لە بابی میراتە هەموو بابەتەکانی فقه ئەوە مهمە وەکو لیژنەی فتوان لێوەرەگیری سپاس بۆ خوای پەروەردگار کۆمەڵێک ئافرەتمان هەن سەربازی ونن چەندین جار جۆری قراءەتیان هەیە کۆمەڵێک ئافرەتمان هەیە الحەمدلله مفەسیرە و ئەتوانێت بە تەواوی قورئان تەفسیر بکات ئەمە لەناو کوردستان بەڵێ با بڵێن لەناو عێراق توانیتانە ئێوە ئەم پەیامە جوانە بگەێنە دەرەوە واتە مەسەلەن ئافرەتانی ئێوە بانگخوازەکانتان توانیویانە پەرە بە فێربوونی زمانی تر بدەن و هەوڵ بن مەسەلەن ئینگلیزی فێر ببن بۆی بچن لە دەروی وڵات بانگەواز بکەن بەڵێ هەلو ئافرەتانە گەنجمان هەیە خریجی زانکۆیە لە ئەندازیار و لە طب و لە هەموو الحەمدلله من خۆم خۆکو خودی خۆم 8 ساڵە کۆمەڵێک قوتابی زانکۆ پەیمانگەکانم هەیە ئیتر کە الحەمدلله زۆریان تقریبا ئەچێتە 20 کەسێکیانەوە کە طبی ئامیان خوێنێتەوە الحەمدلله ئینگلیزی زانن عەرەبی زانن زمانی تریش ئەزانن الحەمدلله لە جانبی شەرعیشە سپاس بۆ خوای پەروەردگار دەوڵەمەندن و بوونە مفتیەک لە شوێن و مەکان و وەزیفەی خوان لە مۆزوعی زمانە
الحەمدولillah ئافرەتانمان لە هەوڵی خۆپێگەاندنان هەم زمانی عەرەبی و هەمیش زمانی ئینگلیزی و هەمیش زمانی فارسی سوپاس بەخوای پەروەردگار بەزێ مێستا خۆمونە لە ناو کوردین بۆ نمونە داوا بۆ کورد دەکەین بەڵام سوپاس بەخوای پەروەردگار ئێمە جاری وای بە نوێنەراتی نراین بۆ دەرەوە بۆ وڵاتێکی دراوسێ بۆ فێربوونی بۆ نمونە بۆ بەشداریکردن لە تەقویەک لە خولێک پەکمان نەکەوتووە نە لە ئینگلیزی نە لە عەرەبی مشارەکەمان کردووە الحەمدولillah چالاکی باشمانە بۆ تێش گەیشتون و بەهەک بەشەوە هاتووینەوە و لەگەڵ ئەوەشدا دەستمان گەیشتووە بە وڵاتانی ژێمە لە ڕێی ئەلەکترۆنیاتەوە بۆ نمونە پەیجمان هەیە مانگانە خۆت هەفتانە بابەتی بۆ نمونە پەروەردەیمان هەیە بۆ گەنجان بۆ خێزان بۆ مناڵ بۆوان بەتایبەت بۆ ئەوانەی دەروەی وڵات و بۆ نمونێ بابەتی ترمانێ چالاکی ترمانەیە هەر لە جانبی بانخوازیدا خزمەت بە توێژی کۆمەڵگا الحەمدە چارەسەری کێشە خێزانەکان جاریوە هەر لە ڕێی بابەتی ئەلەکترۆنات و چەندین کێشەی خێزانیمان لە ئەمریکاوە جاریوە چارەسەر کردووە. هەڵوێستێک لەسەر بابەتی میدیایی بکەم لە سۆشیال میدیا بە تایبەت لە بواری فەیسبوک و تویتەر و بابەتەکانی تر توانیوتانە مەسەڵەن پەیجدا بمەزرێنن ئافرەتێک سەعاتێک لەو پەیجەوە مەسەڵەن بتوانێت کاری بانگوازی بکە خەڵکێک دابنیشێ گوێی بۆ بگرێ؟ چەندین پەیجمان الحەمدولillah داناوە لە سەنتەرەکانەوە لە ڕێکخراوەکانەوە لە هەر بۆ نمونە ڕێکخراوی مەدەنی بوو بێ ڕێکخراوی خوشکان بوو بێ سەنتەری حیکم و بێ سەنتەرەکانی تر بوو بە کە مەداریسێکی ئیسلامین بۆ نمونە على الأكثر کۆڕەکانمان ڕاستەوخۆ بوون على الأكثر وبابتي ترمان هي بابتي پەروەردەیمان هەیە بابەتی قراءاتمان هەیە بابەتی تەجویدمان هەیە بابەتی ڕۆشنبیریمان هەیە ڕاستەوخۆ لە بۆ نمونە لەو پەیجانەوە بابەتەکان عەرض دەکرێن و ئافرەتی زۆر بەتوانەژ الحەمدولillah بابەتەکان هەضم دەکەن. هەرکە زۆر جار کاری بانخوازی بە تەبیعەتی حاڵ هەندێک جار بۆ گوێگر وشکە بێ مەسەڵەن کۆمەڵک ئاەت و حەدیث وا لە ئینسانەکە ڕاستە بیهێنێتە سەرڕێ بەڵام لە هەمان کاتا بڵێ خۆزگا ئەم کۆڕە بابەتێکی تەرفیهیشی تیا هەبووایە ئێوە لە هەمان ئەو کاتەیە مەسەڵەن لە کاتی بانخوازیەکەیە بابەتی تەرفیهیتان هەبووە مەسەڵەن شتیوا ڕوویداوە ڕاستە خۆشە بووە زۆر باشە هیوادارم دیراسی و پێجانە بکەین ئینشاءالله. مەرجەکانی بانخوازی سەرکەوتوو چییە؟ من بەرەو کۆتایی ئەڵقەکەمە چوم. طبعا ئەو کەسێک کە بۆی لە بیداتی شارم پێدا خوای گەورە نازناوی بانخوازی لێ دەنێ شەرەفێکە کە ئینسانێک خوای گەورە ئەو مەرتەبەی پێبەخشی کۆمەڵێک لە دەوروبەری گوێ دەگرن سوودمەند دەبن و پاشان بە دوای ئەوەدا درێژە پێدەری ئەو بانگەوازن. طبعا لە ڕاستی ئەمە من بە سەدەقەیەکی جاری دەزانم کاتێک مامۆساکەم پەروەردەی کردوم درێژە پێدەری ڕێبازەکەی ئەوم و کاتێک من کۆمەڵێک تەلەبە فێر دەکەم بە دوامە درێژە پێدەری ڕێبازەکە من و بە هەمان شێوە بە تەدریجی دەڕوات کەەوە ئامانجی سەرەکیمانە و ئینشاءالله لە جانبی پەروەردەیە ئەوە ئامانجمانە کە بە ئیزنی خوای گەورە قۆناغ بە قۆناغ درێژە پێدەری کاری داوا و بانگەواز بین. من دەڵم شەرەفێکە خوای گەورە ئەو نازناوە بدا بە کەسانێک کە هەڵگری ئەو پەیامە جوانە بن. من پێم خۆشە ئەو کەسانێک کە بانخوازن خاوەنی کەسایەتیەکی زۆر پتە و بەهێز بن و کەسانێکی لێبوردە بن. عادەتەن ئینسانی بانخواز سیفاتی لێبوردەیی زۆر لێوەشێتەوە زۆر لێ جوانە عادەتەن ڕۆحی هاوکاری تیابێ لێبوردە بێشتەکان بۆ نمونە زۆر ئیجابی وەربگرێ خاوەنی دڵێکی سەلیم بێ و ڕۆحی هاوکاری تێدا بێ و خاوەنی بۆ نمونە هەست و سۆزێک بێ بەزەی بێ بە بەرامبەرەکەی و بە ئیڕادە بێ و ئازا و بوێر بێ و بۆ نمونات کاتی داوا بانگەوازی تهدید نەکا بۆ کاتێکی دیاری کراوە لێ بڕاوانە ئەوەندەی خوای گەورە نەفەس و تەمەنی پێدا پەیماندا بەخوا درێژە پێ دەربێ و خاوەنی پێشینەیەکی پاک بێ وەکو ئەو سەحابەی کە پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سڵام هەڵی بژات سیڤیەکی زۆر پوخت و پاکی هەبوو کاتێک تەبان هاتە ناوبازنەی ئیسلام کە سوکاری تەبەڕای کرد و پێغەمبەر ئەکرەم کاتێک سەیری مێژوو پێشینە و کەساتی ئەم گەنجەی کرد پێشینەکەی وای دەخواست کە بینێرە بۆ لە مەکە و بۆ مەدینە حەزارەتی ئیسلامی دروست کرد و ماڵ بە ماڵی ئەو شاری ئاوەدان کردن و جای بۆ پێغەمبەری خوا نافەرموویە فتحکە ئەوە ماڵ بە ماڵ ئیسلامم پێگەاندون کەواتە ئینسانی بانگەواز دەبێ پێشینێکی پاکی هەبێ لێبوردە بێ خاوەنی دڵێکی سەلیم بێ و تووڕە و تۆسن نەبێ سەر و چاو بێ کادراو نەبێ قسەی ڕق و ناخۆش و توان ئەوە لە بەرامبەرەکەی نەدا و بەردەوام دەستەواژەی جوان بۆ ئەوانەی لە دەوروبەری بەکاربێنە ئەوانەی لە دەوروبەرنی هاوتەمەنی خۆی بن زۆر بە وشەی جوان و تەواضع ئەوانەی لە خوار خۆین بە کوڕکتی خۆی بزانێ
بتوانێ وا بکایتر کاتێک کەسێک پەروەردە دەکا بە ئەو پەڕی شەوق و زەوقەوە کە چۆن حەسکا خۆی بەرەو ئاراستەیەکی خەیر و چاک و بەهەش بڕوە بەرامبەرەکەشی ئاوا ئەوە خوای گەورە ئەو فەضڵی پێدەبەخشێ ئەو سیفاتە جوانی پێدەبەخشێ و دەکاتە بانخوازێکی سەرکەوتوو و خوای گەورە پێگەیەکی پێدەبەخشێ هەم لە قیامەتدا جاڕی بۆ دەدرێ خۆشەویست دەبێت لە دنیاشدا لە دڵی تاکەکاندا خوای گەورە پلە و پای بەرز دەکا خۆشی دەکات بە دێڕێکیان بە دوو دێر ئەو کارە پیرۆزەی جەنابەت بگەێنە بە بینەران هەر بە دێڕێکیان دوو دێر کارێکی بانخوازی بکە ئێستا لێرەوە. طبعا بانگەوازکردن من بە واجبێکی یەکە بە یەکەمانی دەزانانی وەکو کەسێکی بانخواست من پێم خۆشە هەموو مرۆڤێک هەموو ئینسانێک دیراسی ژیانی خۆی بکە لەش ساغی هەلێکە تەمەن هەلێکە گەنجی هەلێکە و دنیاش هەلێکە هەمومان ئێستا واین لە سەر هێڵی سوور لە قاعی ئیمتیحان داین لە تاقیکردنەوە داین لە دنیایەکی غەریبی داین لە ژێر سێبەری دارێکدان پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سەڵام دەفەرمی ئێوارە بەرەو منزڵ دەگەڕێنەوە وەکو چایەکمانە ژێر سێبەری دارێکدا لێ نابێ بەرەو منزڵ دەگەڕێن و منزڵی کۆتاشمان قیامەتە بەڕاستی من دەڵم ژیان ئەمانەتە با ئەو کاتانەمان بە فیڕۆ نەدەین هەوڵ بدەین ئەو ڕۆژانەی کە خۆر لە خۆر هەڵاتەوە هەڵدێ بۆ خۆر ئاوا بوون هەمومان بەدەستی پڕ لە هەکبەوە ڕۆژەکەمان کۆتایی پێبێ بۆ ئەوەی هەموو پێنجشەمە و دووشەمەیەک دەرگاکانی بەهەش بە ڕووماندا بکرێتەوە ناومان لەگەڵ چاکەکاراندا تۆمار بێ هەستی بەرپرسیارەتیمان تێدا بێت تەمەن و کات و لەش ساغی و ژیانمان بەزایع نەڕوە دنیا ئەمانەتە و ژیان ئەمانەتە قیامەتێکی بێ کۆتا سەختە بۆی ئەو لەمان ئاوەدان بێ ئینشاءالله هەستی بەرپرسیارەتیمان تیا بێ بۆ گەیاندنی دینی خوا و دەعوە بانگەواز. بینەرانی بەڕێز من هیچم بۆ نەمایەوە بیڵێ ماشاءالله ئەو خاتونە بەڕێزە خاتو بەدریە ئیسماعیل بانخواز هەموو شەکانی جوان بوون هیوادارین خوای گەورە لە ئێمەش و لە بەڕێزیشانی وەرگرت بێ تا ئەڵلقەیەکی تری بەرنامەی باس و خواست بە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویست ئەگەینەوە سپاس کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم ئەو سەربازە و نانەی پشتی کامێرە دەستان خۆش بێ خواتان لەگەڵ.